50 ساڵە قۆڵی بەرز کردووەتەوە و دەڵێت دایناگرم. لە ڕووداوێکی سەیر و سەمەرەدا کە هیچ بە مێشکی مرۆڤ دانایەت و بە یەکێک لە سەیرترین ڕووداوەکانی دنیادا دەنرێت، پیاوێکی هیندیە کە 50 ساڵ لەموبەر دەستی بەرز کردووەتەوە و تا ئێستا نەیهێناوەتە خوارەوە و دەڵێت وعدم یاوە دایناگرم. باسی ئەم پیاوە هیندیە مێشکی زۆر کەسانی بەخۆوە سەرقاڵ کردووە و جێی پرس و تێڕامانە کە ئایا کەسێک هەیە بتوانێت ئەو هەموو ساڵە دەستی بەرز بکاتەوە و داینەگرێت؟ سەد و ئەمار بەهاراتی ئەو پیاوە هیندیەیە کە لە ساڵی 1973 بڕیار دەدات هەموو ژیانی خۆی تەرخان بکات بۆ سەلماندنی دڵسۆزی و باوەڕی خۆی بۆ شیڤای خواوەندی هیندۆسی، بۆیە بڕیار دەدات قۆڵی ڕاستی بۆ هەتایە بەرز بکاتەوە و داینەگرێت. وەک خۆی باسی دەکات پێش ئەوەی بڕیاری بەرزکردنەوەی دەستی بدات خێزاندار بووە و خاوەنی 3 منداڵ بووە. لە بانکێکی ناوخۆیی هیندستان کاری کردووە، بەڵام بە شێوەیەکی کتوپڕ بڕیاری داوە دەستبەرداری خێزان و کارەکەی ببێت و شوێن بیر و باوەڕی بکەوێت. بۆ ئەوەش بڕیار دەدات تا لە ژیاندا مابێت قۆڵی ڕاستی بە بەرزی بهێڵێتەوە. ئەمار دەڵێت لە 2 ساڵی سەرەتادا بەدەست ئازارێکی زۆرەوە دەمناڵان، بەڵام هەرسوور بووم لەسەر بیر و باوەڕم، بۆیە ئێستا ئەگەر بشمێ بەڵێنەکەم بشکێنم ئەوان ناتوانم بە هیچ شێوەیە قۆڵی ڕاستم بێنمە خوارەوە. لەبارەی ئەمارەوە پزیشکانی ئەو وڵاتە دەڵێن سووڕی خوێن لە قۆڵی ڕاستی ئەماردا بە تەواوەتی وەستاوە و ماسوولکەکانی پوکاونەتەوە، بۆیە هەرگیز ناتوانێت جارێکی تر قۆڵی ڕاستی بگەڕێتەوە دۆخی جارانی. ئەی تۆ تا ئێستا چ بەڵێنێکت ئاوا بردووەتە سەر؟